سالار سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێ. دیارە لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بانگەشە دەستی پێکردووە بە شێوەیەکی چڕوپەر تیمەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سۆران کارەکەن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان. دیارە کارکردن لەلایەن تیمەکان لە ئەمڕۆوە لە هەڵواستنی پۆستەر و فلێکسەکان لە سۆران و لە خەلیفان و لە هەریر و لە ناوچەی باڵەکایەتیش لە ڕۆژانی داهاتووە لە سنووری ناحیسی دەکان و قەزای ڕەواندوزیش دەست پێەکە تیمەکان بە شێوەیەکی چڕوپڕ کارەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان، هەروەها سەردانی کۆمەڵایەتیش لەلایەن تیمەکانی مەڵبەند و ئەنجومەنەکان بەڕێوەچێ کاری پێویستەکەن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدانی. ئەم شەویش دیارە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری لە سەنتەری شاری سۆران لە ئێستادا کۆبوونەتەوە کارەکەن بۆ سەرخستنی لیست و فلێکسەکان و تەنافی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان لە سەنتەری شار هەڵدەواسن. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای بەڕێز کە حەسەن ڕوستایی کارژێری هەڵبژاردننی مەڵبەندی سۆران. کاک حەسەن سڵاوتان لێبێ، کارەکانتان چۆن بەڕێوەچن، پلانەکانتان لە چه ئاستێکدایە؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە بینەرانی پێیان بێت. ئێمە میشەو لە خزمەت پۆلێک لە ئەندامان و کادیرانی ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری کە سەر بە مەڵبەندی سۆرانە کۆبووینەتەوە بۆ دەستپێکردنی هەڵمەتێکی تر بۆ هەڵواسینی کەرستەی بانگەشەی هەڵبژاردن و هەڵواسینی فلێکسی کاندیدەکانمان کە کۆمەڵێک کاندیدی بوێر و چاونەترسن. ئومێد دەکەین کە جەماوەری کوردستان متمانیان پێ بدات بۆی لە پەرلەمانی بەغدا دەربچن، بتوانن پارێزگاری لە قوت و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن و لێرەوە ڕوو لە جەماوەر و ڕوو لە مامۆستایان و سەرجەم فەرمانبەرانی ئەو هەرێمە خۆشەویستەم دەکەم کە ئەگەر بیانەوێ زوڵم و ستەم و قۆڕخکاری و پاوانخوازی نەمێنێ لە وڵاتە و خەڵک ئازاد بێ و قوتی خۆی لە دەستی خۆی بێ بە کاندیدەکانمان هەڵبژێرن، بربژێرەکانمان هەڵبژێرن بۆی بتوان دیفاع لە قوتیان بکەن. طبعاً ئەمە لە سنووری مەڵبەند تیمەکانمان هەم تیمەکانی مەڵبەند و سەرجەم ئەنجومەنەکان بەردەوامن لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن، چ لە سەردان چ لە هەڵواسینی پۆستەر و لافیتەکان لە حەریر ئیمڕۆ بەردەوام بوون و هەروها لە خەلیفان و لە سۆرانیش و لە ڕۆژانی داهاتوو ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیک ناوچەی باڵەکایەتی و سیدەکان و ڕەواندوز و سەرجەم ئەم شوێنانە تیمەکانمان دەستەکەن بە هەڵواسینی پۆستەر و لافیتەکانی کاندیدانی لیستی 285 کۆمەڵی دادگەری و ئومێد دەکەین سەرکەوتوو بن و خی گەورە پشتیوانیان بێ ئینشاڵڵا. پێشوازی خەڵک لە سنووری ئیدارەی سۆران چۆنە لە کۆمەڵی دادگەری لە لیستی 285 کۆمەڵی دادگەری؟ سپاس بۆ خی گەورە ئەوەی کە ئێمە لەو ماوەیە سەردانمان کردوون لە خەڵکی کەسایەتی و زانایانی ئاینی و سەرجەم چین و توێژەکان ئەلحەمدولیلا ئیستیجابەی باشیان بووە. ئومێد دەکەین کە پاڵپشتێکی باش بن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری. لە ڕۆژانی داهاتوودا کارکردنتان بە شێوازەکە بێتن بۆ زیاتر سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری؟ هەم سەردانەکانمان چڕتر دەکەینەوە، جەولەکانمان چڕتر دەکەینەوە بۆ سەرجەم شوێنەکان لە باڵەکایەتی لە سیدەکان لە ناوچەکانی تر و هەروەها تیمەکانی هەڵواسینی بانگەشە ئەوانیش بەردەوام دەبن ئینشاڵڵا پشتیوانی خی گەورە هەتاوەکو هەرچی کەرستە و کەلوپەلە لە دەستمانە ئینشاڵڵا هەڵی دەواسی. زۆر سپاس. کە حەسەن کارژێری هەڵبژاردننی مەڵبەندی سۆران. مامۆستا محەممەد بەرپرسی ئەنجومەنی سۆران، سڵاوتان لێبێتن. ئێوە چ پەیامێکتان هەیە بۆ هاوڵاتیانی سۆران کە دەنگ بە لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدانی بدەن؟ سڵاوی خی گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێت. دیارە ئێمە ئەو شەو کە کۆبووینەوە بۆ هەڵواسینی لیست و پۆستەرەکانی لیستی 285 کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕازگۆیی لەگەڵتا دەبین و ڕازگۆ دەبین لەگەڵتان وەکو خوای گەورە ئەفەرمی وەکون مع الصادقین و داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەندام و لایەنگرانی خۆمان و دۆست و خۆشەویستانمان دەکەن کە لیستی
کۆمەڵی دادگەری 285 هەڵبژێرن بۆ ئەوەی ببینێت کاندیدەکانمان ببنە داکۆکارێکی سەرسەخت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو حەق و مافە یاسایانەی کە چەندین ساڵە لە بەغداوە دەستی پێ ئەکرێت بۆ ئەوەی سوور بن و زیاتر هەوڵ بدەن ئەو حەق و مافە یاسایی و دەستوری و نەتەوەی و نیشتیمایانە بەدەست بێنن و داواکارم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بەو لیستە بدەن. ماستە محمد بەرپرسی ئەنجومەن ماوەستا سیامان کارژێری ڕێخستنی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری ئێوە چیتان هەیە بۆ هاوڵاتیان کە ساڵانێک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچیان لە کاتی خۆیان پێنادرێ موچیان لێ ئەبڕدرێتن هەروەها خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیان لە ڕێگاوبان لە ئاو و کارەبا وەکو پێویستنین تا ئێستا بەشێکی زۆر لە گوندەکانی سنووری ئیدارەی سۆران هەن لە سەردەمی شۆڕشەوە کە شۆڕش لەسەر ملی ئەوان بۆ بەڵام تاوەکو ێستا ڕێگاکانیان بۆ قیرتاو نەکراوە. پەنای خی گەورمی لەبان بە خێراتنی بەڕێزشتانەکەم ڕێز و سڵاوشمان هێل و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە هەڵبژاردن چەند جارە شێویتە وێزگەیەک هاوڵاتیان و دەنگدەران پێویستە ینی چاوک لە ڕابردووی ئەو خەڵکانە بکەنەوە کە هەر جارێ بەناوەچی دیعاە و ڕکلامی زۆر بە زۆرەکەن هەتا ئینتخاباتی داهاتوش ئەوانەی کە ئەڵێنە وەعد و بەڵێنان ناگەنەنجێ لەبەر هەندێک کۆمەڵی دادگەری بە پۆلێک کاندیدی بەتوانە بەهێز و ڕازگۆ حەقبێژ لە ڕابردوو تاقیکراتەوە ئێستاش پۆلێکی کە هەیە خستۆتە نێو ئەو مەدانەی بە هیوای ئەوەی ئەو دەنگدەرانە ئەو هاوڵاتیانە لە ڕۆژی 11 یعنی ئەوەی کە گوزەرا لە ڕابردوو تەڕازوعکەنەوە کە ئەو خەڵکە ڕاستی لەگەر نەگوتینە لەبەرەوەی کۆمەڵی دادگەری لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش هەر بە ڕازگۆیی ڕۆیشۆ بە ڕازگۆیش بەردەوامی لەگەڵ هاوڵاتیان ئەو پرۆژە خزمەت گوزاریانە ئیوا هەیە 8 ساڵە تاو نەکرا جادەی وای 30 ساڵە قیرتاو نەکرا یعنی کارەبا نەگەشتووە زۆر شوێنن مەسەرن ئەو بەڕاستی پێمانەڵێ کە بە حقات لایانی دەسەڵات کە هەموو دەسەڵات و پارە و ئیمکاناتشی لە دەستا بەڵان ڕازگۆنە بۆ لەگەر بەڵێنەکانیان لێ داوا لە هاوڵاتیانەکەن کە ئەو جارەی دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەڵی دادگەری وەبی ئەو پرۆژانەی کە ئێمەمانان تەقدیمەکەین لە پەرلەمان بە ڕازگۆی و بە چاوی خۆیان بین لە مەدانی کردەی و عملیدا. زۆر سپاس ماوەستا سیامان بەڵام ماوەستا سالار ئەمە وتەی ئەنجومەنی بەشێک لە کادران و ئەندامانی ئەنجومەنی سۆران و کارژێڕی هەڵبژاردن بوو لەبارەی بەرەوەچوونی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان 285 ئومێدەوارین هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەی خۆیان بە لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان بدەن و کۆمەڵی دادگەری زۆر بە چڕۆپڕی بانگەشە کات ئەندامانی گەرم و گۆڕن ئومێدیان هەیە کە نوێنەرانی خۆیان بنێرن چەندین نوێنەری خۆیان بێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڵێمە تەواوی زانیاریەکان بوون.